يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس، هر یەکێک لە ئێمە و تێگڕای مرۆڤایەتی بەردەوام خۆزگە و ئاواتمان هەیە. هیچ کەسێک نییە لە ژیانی دنیادا بە درێژایی تەمەنی و تا دەگاتە مردن بەردەوام کۆمەڵێک خولیا و خۆزگە و ئاوات لەناو دڵ و دەرونیدا نەبێ. ئینسانیش ئەوەندە لاوازە ناتوانێت پێداویستیەکانی خۆی دابینکە. تاقە پشت و پەنایە کە پەنای بۆ بەرێزاتی ئەڵڵایە کە خالقمانە سوبحانەه وتەعالە. لە سوورەتی الأعراف ئاەتی 55 پەروەردگار دەفەرمێ: ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين. أم آية قرآنية آية 55 سورة الأعراف لشوار برقدا وردقرين يكميان پروردگار دفرمي ادعو بردوام دعوابك تو زول لاوازي أي إنسان تكبر لمدى دام بني بلاوازي و داماوي خود دا خواهي پروردگار دفرمي آقاداري دلو دروني توم چند محتاجي چند خوزگت هيا حل مناڵیەوە کە فامت کردوتەوە هەتا ئێستاوە تا دەژمرین بەردەوام ڕۆژانە خۆزگە و خولیامان هەیە. خۆزگە ئەوە بکرایە، خۆزگە ئەوەم بۆ ببووایە. خوا دەفەرمێ هەمووی بجێڕەوە بۆ لای من، بەڵام چێ؟ ڕەبەکم، پەنا بەس بۆ ئەڵڵا بەرە، بۆ پەروەردگارت بەرە. زانایان دەفەرمون ئەو ڕەبەکم دەبێت لەسەری بوەستی. سێشت هەیە یەبێ یەقینت هەبێ ئەمجا عەقیدەی ئیسلامیت تەواوە. سێشت لەناو دڵ و دەروون تا جێگیر بێ ئەمجا عەقیدەی ئیسلامیەتەکە تەواوە. یەکەمیان لا ئەحەد ئەرحەم بیکە من ڕەبیک، یەقینت هەبێ هیچ کەسێک بە بەزەییتر نییە بۆ تۆ لە خوا. دایکت بەزەیی پێدادێتەوە، باوکت بەزەیی پێدادێتەوە، دۆستێکی دڵسۆزت لە لێ قەومانە پەرۆشی تۆیەتی، بەڵام یەقینت هەبێ هیچ کەس بەقەدەر ئەڵڵای خالقت بە سۆز نییە بەرامبەر بە تۆ. کاتێ یعقوب سەلامی خوای لەسەر بێ کوڕەکانی لێی دوور کەوتنەوە، جگە لە یوسف بنیامین و کوڕە گەورەکەشی نەهاتنەوە، فەرمووی فالله خەیڕ حافظا وهو أرحم الراحمین. هەموویانم داوەتە دەست ئەڵڵا باشترین پارێزەرە، بەڕاستی ئەرحەم الراحمین، میهرەبانترینی هەموو میهرەبانان بەس ئەڵڵایە. ئەیوب سەلامی خوای لەسەر بێ کە هەرچی سەروەت و سامانیەتی لە دەستیدا، ئەیوب پێغەمبەر زۆر دەوڵەمەند بوو، بە قەدەری خوا هیچی نەما، هیچ. منداڵەکانیشی یەک بە دوو یەکان مردن، بێماڵ جەرگ سوتاو، سەرەڕای هەمووی ئەوەی خوا تاقیشی کردەوە بە نەخۆشیەکی درێژخایەنی سەخت. فەرمووی ئەنی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. سوورەتی الأنبیا ئاەتی 83. پەروەردگارە من یەقینم هەیە هەموو ئیمانداران دۆستان خێزانم کە ماوەتەوە ئەزانن کە من چەند ئازار دەچێژم بە جەرگ سووتان، بە ماڵکاولی و نەمانی ماڵ، بەم نەخۆشیە درێژخایەنی چەندین ساڵە، بەڵام خوایە بەس پەنا بۆ تۆ دێنم. وأنت أرحم الراحمین، چونکە یەقینم هەیە لە هەموو ئەوانەی پەرۆشی منیانە تۆ لە هەموویان زیاتر بەزەیت بە منادێتەوە. ئەوە یەقینە. کاتێکە لە خوا پاڕایتەوە چاوت با کەس نەبینێ، بەس خوا ئەرحەم الراحمینە، لە هەموو میهرەبانان میهرەبانترە. دووەمیان لا ئەحەد ئەعلەم بهەممیکە ئەکثەر من ڕەبیک، دڵنیا بە هیچ کەس زاناتر نییە بەو خەم و گرفتەی لە ناخی دەرونی تۆدا هەیە زیاتر لە ئەڵڵا. ماڵ و مناڵەکەت هەستت پێ دەکەن کە ناڕەحەتی، باوکو دایکت هەستت پێ دەکەن کە گرفتێک لە نێو چاوانتا هەیە، برادەرەکانیشت، بەڵام یەقینت هەبێ هیچ کەس بە ئەندازەی ئەڵڵا نازانێ خەمەکەی تۆ چەند قورسە، هیچ کەس ناتوانێت وەکو خوا لێت تێبگا، بەس خوا دەزانێ کە لە ناخی تۆدا چ گرفتێکی گەورە هەیە. بۆیە یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئینەما ئەشکو بەثی وەحوزنی ئیلە الله،
پەروەردگارە ناخم پڕ بووە چەند ساڵە بۆ یوسفی جوانم دەگریم منداڵەکانم لە ناو خۆیاندا ناکۆکن خوایە ئاژاوە کەوتۆتە ماڵمەوە بەث ئەوەیە یعنی وەکو منجڵی بوخار لە ناوە پڕ بووم پێویستیم بە هەناسەدانێکە ئەو وەختانی کە ناخت پڕە پێویستیت بەوەیە دەردەدڵ بکەی و یەکێک گوێت بۆ بگرێ فەمووی بەڵام خوایە من بۆ کەسی باز ناکەم ئینەما تەنها و تەنها ئەوەی لە سینەما پەنگی خواردوێتەوە خوایە دەزانم تۆ لە هەموو کەس بەش تۆ تێم دەگەی کە چەند ناڕەحەتی دەرونیم هەیە خوایە ئەو پەنگ خوارد و خەم و خەفەتەی ڕابردووم و حوزنی ئەوەی ئێستاش تەنها بۆ لای تۆ دەردەبڕم بڕۆ کاکە گیان تۆش جاری شەوێک لە نیوە شەوە هەستە دەستنوێژێک بگرە بپاڕێ بڵێ یا ئەڵڵا کەس تێم ناگا کە من چەندە خەفەت بارم لە ناخەوە یا ڕەبی خۆیان خۆت دەرگام لێ بکەیەوە خەفەکەتە خانت بۆ خەڵک هەڵمەڕێژە وەڵڵا خەڵک جاری وایە پێت خۆش دەبێ کە دەزانێت گرفتاری پێ دەکەنێ مەگە چەندها کەسێکی ئیمانداری وەکو جەنابتان نەبێ بەڵام هەڵی ڕێژە بۆ خوا زیاتر بەزەی پێت دادێتەوە سێمیان لا أحد يقدر على رفع الضر عنك إلا ربك یەقینت هەبێ کەس ناتوانێت ئەو بەڵایە لەسەر لابەرێ یارمەتیت بدە بە ئەندازەی ئەوەی کە خوا یارمەتیت دەدا بەخوا هەموو خەڵکی ئەم سەرزەویە کۆ ببێتەوە چاکەیەک بە من بە جەنابەت بگەیەنێ واللهی ئەڵڵا لە پشتن نەبێ ناکرێ واللهی هەموو خەڵک بیانەوێت تۆ دەوڵەمەندکەن قەسەم بە ئەڵڵا ناکرێ ئەو خوا ئیمزای لێ نەدا بۆیە کەس ناتوانێت لە گرفتاری ڕزگارت کا غەیری ئەڵڵا وەکو ئەڵڵا ناتوانێت بێ بە هاوارتەوە ئەمڕۆ مشکلەی مرۆڤایەتی ئەوەیە هەمومان ڕوو دەکەینە زۆر دەرگا بەڵام دەرگاکەی خوامان پەنا بەخوا لە یاد کردووە بۆیە ئەم وتارانە دەخوێنمەوە پەیوەندیمان لەگەڵ ئەڵڵا بەهێزکەین کێشەکان چارەسەر دەبن بەویستی خوا ئیبراهیم یەک کەس نییە لەم سەرزەویەدا دیفاعی لێ بکە جەنابەت لێت قەومێ بەیانی تووشی ناڕەحەتی بی زاڵمێک ستەمکارێک زوڵمت لێ بکە لانی کەم برایەک کاکە مامێک خاڵێک قەومێکت هەیە لەم هەموو کوڕەی زەویەدا ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەک کەس نییە دیفاعی لێ بکە یەک کەس نییە پەنای بدا دەرگای بۆ بکاتەوە بەس تونترین سزا کە مرۆڤ لەوە ئازاری بە قوتری پێناگە سووتاندنە نەمرودی زاڵم وتی دەیسووتێنم هەر حەڕقوو هەر بیسووتێنن سجن هیچ نییە گۆژ لێکردنەوە هیچ نییە بە هێشترین سزا خوا پەناماندا سووتانە تا پەنجەیەکت یەک تۆزی نەسووتێ نازانی سووتان چییە ئەو ئاگرەی مرۆڤ نەی دەتوانی لێی نزیک بێتەوە ئەو پاشا زاڵمە بۆی کردەوە فەرمووی حەسبی الله ونعم الوەکیل خوایە خۆ من لەم سەرزەویەدا کەسێک نییە یەک قسە دیفاعم لێ بکە یا ڕەبی خوایە تۆم بەسی خۆم دایە دەستۆ خوا قانونی کەونی بۆ گۆڕی یا نار کونی بەردەن وسەلاما على ئیبراهیم لە سوورەتی الأنبیاء ئاەتی 69 دا دەفەرمێ پەروەردگاری یەکسەر لە ماوەی نانۆ چرکەدا لە جۆلانەکە و فڕیاندا بۆ ناو ئاگرەکە چونکە نان دەتوانی لێی نزیک ببنەوە دەم و چاوی خەڵکەکەی دەسووتان خستیانە جۆلانەیەکە و فڕیاندایە ناو ئاگرەکەەوە ئیبراهیم لەو کەمتر لە چرکەدا بە ئاسمانەوە بخوا فەرمووی ئەی ئاگر سارد بە ساردێکی سەلامەت لەسەر ئیبراهیم یەکسەر ئاگری خۆی لەدەستدا فەرمانی ڕەب العالەمینە بەڵام خوا فەرمووی بەردەن سەلام سارد بە نەک نەسووتێنی ساردیش بە بەڵام وەسەلامەن نەیبەستێ ئەینە دەست بەجێ ئیبراهیم ڕق دەبەوە لە ناو ئاگرەکەدا ساردێکی سەلامەت بە پەروەردگار هێندە بە ڕەحمەت لەگەڵ هەمومان تا قیامەت فەرمووی عەلا ئیبراهیم ئەگەر نەیفەرموویە عەلا ئیبراهیم ئەی ئاگر ساردێکی سەلامەت بە بەس لەسەر ئیبراهیم ئەینە تا قیامەت جارشکە تۆ لە ماڵەوە ئاگرت بۆ نەدەکرایەوە ئاگر بەردەوام پشکۆی ئاگرت دەست لێدا دەستی دەبەستی وەکو خۆی سەهۆڵ وا دەبوو هەتا قیامەت وا دەبوو خوا فەرمووی مەبەستم تەنها ئیبراهیمە لەم حتا ئەم ئاگرە خامۆش دەبێت ساردێکی سەلامەت بە چێ هەیە وەکو خوا بتوانێت ئاوا بەدەنگتەوە بێ بۆیە ڕەبەکم کە دەپاڕیتەوە بزانە ئەو خوایە ئەو سێشتە عەقیدەیە لە دڵ و دەروونتا جات خوا خەمی چیتە کە تۆ ئەو خوای پەروەردگارە جەنگت ببیستێ دووەمیان تەضەڕوعەن قورئان زۆر وردە وشە بە وشە مەیکەن بە کوردی لەسەر وشە بە وەشەی بوەستن تەضەڕوعەن زانایان دەفەرموون منداڵی شیرەخۆرە ڕەضیع کاتێک کە منداڵێکە دانی نییە ئەم منداڵە کە برسی دەبێ بەڕێزان غەیری مەمکی دایکی هیچ شتێکە شک دەبا هیچ خواردنی تری پێ دەخورێ نەوەڵڵا ئومێدی بە هیچ کەسێک هەیە نەخێر بەس چاوی لە مەمک و ڕەحمی دایکێتی بزانە ئەو مناڵەت چۆن دەلاڵێتەوە کە برسی دەبێ هەموو بینی ومانە چۆن دەپاڕێتەوە پەنا بۆ دایکی دەبا کە مەمکی بداتێ
زانیان دەفەرمون کە لە خوا پاڕێتەوە تەضەڕوعاً وەکو ئەو منداڵە شیرە خۆرە ئومێدت بە هیچ شتێکی سەر ئەم زەویە نەبێ یەقینت هەبێ ئەگەر ئەوە بووی خوا وەڵامت دەداتەوە. وەخوفیەتەن لەبەر چاوی خەڵک مەپاڕێەوە، بڕۆ با لە پەنهانە بپاڕێەوە. ئەو وەختەی بەتەنها بووی و دوعات دەکرد و فرمێسک بە چاوتە هاتە خوارەوە یەقینت هەبێ دوعاکەت گیرا بووە. ئەگەر ئەوەت بۆ نەهات بەخۆت هەبچەوە. إنه لا يحب المعتدين لكوتاي آياتك هذا فرمي خواي قولا دز دريجي كاراني خوش ناوي ما بس لدعاء كردنا بيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي لا يزال يستجاب للعبد دڵنیا بە خوای گەورە وڵامی عەبدی خۆی دەداتەوە ئیلا ئەگەر ئەو عەبدە سێ شتی تێدا بێ خوا وڵامی ناداتەوە، خوا خۆشی ناوێ. دوعا بکەی بۆ تاوان، دوعا بکەی خوای گەورە فڵان تاوانت بۆ ئاسان کە نەعوذ بالله، ئەوە ڕەتە بەسەرتا، خوا پێی ناخۆشە. دووەمیان ئەو کەسانەی کە دڵیان ڕق و پیسە، کابرا دوعا لە خزمی خۆی دەکا، لە خوشکی خۆی دەکا، لە برای خۆی دەکا بە ناحەق، ئەوەندە ناخی پیسە حەز دەکا براکەی لە ناوچێ، حەز دەکا خوشکەکەی خۆی لە ناوچێ، وەڵڵی حەز دەکا باوکی هیچی نەبێ. ناخ پیس دوعای ژیران نابێ لای خوای گەورە، هەر بەسەر خۆتا دەکەوێتەوە. سێمیان ما لم يستعجل پیغمبر صلى الله عليه وسلم حديثك للصحيح مسلم هات وفرموي حتى پلنك وتيان چون فرموي قد دعوت فلم أرى يستجيب لي فيستحسر عند ذلك ويدع الدعاء. فرموي إنسان كجيشت أو كاتي ضليه أي خوايا چندم دعا كر، أي خوايا چند اللي باراموا والله نا أميد بوم دڵنیام خوا ژیریناکە. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي خوا لو كاتدا توي خوش ناوێت چونکە نا أميد بووی لە قاپی ڕەحمەتی خوا. ئەڵێ چەند ساڵە دوعا دەکەم هێندە پارامەوە ئەی کەی خوا وەڵامم دەداتەوە، لەو کاتەدا دوعاکانت گیرا نابێ، قەت نائومێد مەبە. کاتی دیاریکراوی خۆی بۆ هاتووە، ئەو کاتەی تۆ نائومێد بووی دەرگاکانی ڕەحمەتی خوا لەسەردا دەخرێن. ئاگادار بە موسڵمانی بەڕێز. هەندێک جاریش خۆشەویستم تۆ دوعا دەکەی خۆزگەیەک لە دڵ و دەروونتایە کەچی سوبحان الله ڕێک پێچەوانەی ئەوەی کە تۆ چاوەڕێت کردووە خوای گەورە بارودۆخێک دێنێتە پێشەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. عرضم کردن هەندێک جار خەریکە بکەوێ گومانەوە، خوایە من لێت دەپاڕامەوە بۆ فڵان شت کەچی ئەمەی کە دەیبینم بە چاوی خۆم ڕێک پێچەوانەی ئاواتەکەی منە. خوای گەورە لە قورئانە هەموو شتێکی وەڵام داوەتەوە. پەروەردگار باسی ماڵی موسا پێغەمبەرمان بۆ دەکا سەلامی خوای لەسەر بێ، باسی دایکی موسا دەکا، ئومی موسا، دایکی موسا. مەلۆتکەیەک لە دایک بۆ ناویان ناوە موسا، بە ئەمری پاشای وڵات فیرعەونی ستەمکاری خۆبەخوازان لەو ساڵەدا هەر منداڵێکی کوڕ لە دایک ببێ دەبێت سەر ببڕدرێ، چونکە ئەستێرە ناسان و ئەوانەی فاڵچین و تویانە لەم ساڵەدا منداڵێک لە دایک دەبێ ئەی فیرعەون تۆ لەسەر دەستی ئەوا بە هیلاکا دەچی. فیرعەون وتی لە دەستم دەرناچێ، ناهێڵم ئەو منداڵە بژی، بڕیاریدا هەر منداڵێکی کوڕ ئافرەت حامیلە بوو دەبێت دوای خۆی منداڵەکە بێنێ، لەباری چوو بە مردووی نیشانیدا، هەموو چاودێری بەسەرەوە دانابوون. دایکی موسا لەو کاتەدا کە ئەوە دوا منداڵیشی بووە، چونکە هاڕونیش گەورەترە لە موسا و خوشکەکەی موساش گەورەترە لە موسا و کاتە کچە عازەب بووە، حامیلە بووە. سوبحان الله لەو کاتەدا ئەو ڕۆژەی کە منداڵەکەی بوو یەک دوو ڕۆژە تەفتیشات دەستی پێکردووە، نزیک گەڕەکی ئەوان و ماڵی ئەوان بوونەوە، یەک منداڵەکان سەر دەبڕن، شمشێرێک لە سەری دەن و منداڵەکە سەری لێ دەبێتەوە لەبەر چاوی دایکە. زاڵم لە پێناوی مانەوەی خۆیدا ئەم ستەمکارانەی ئێستا ژوان لە پێناوی کورسیە شڕەکەی خۆیاندا هەموو میلەت لە ناوچێ مشکیلەیان نییە، هەموو منداڵ برسی بێت، تۆ بێ موچەبی، بێ نەودبی، بێ نامبی، بەس ئەو کورسیە شڕەکەی خۆی بمێنێتەوە وەکو فیرعەون، هیچ گرفتێک نییە لە وڵاتە، هەموو زاڵمانی دنیاوان بەداخەوە. فیرعەون هەموو ڕۆژێ زیندووە، هەموو ڕۆژێ دەیبینی. فیرعەون لە پێناوی کورسیەکەی خۆیدا ئەو هەموو منداڵی سەربڕی، بەزەیی بە هیچ شێوەیەک نەداهات بە هیچ کەسێکە. بەڵام پەروەردگار پێمان دەڵێ ئەوەی خوا بڕیاری لێداوە هەر ئەوە دەبێ بێخەم بە کاکە. دایکی موسا خوای گەورە خستێ مێشکەوە، ئەوە ئیلهامی پێدەوترێ. خوایەکیان چەند ماڵێکیان ماوە، موسا هەندێک شیری خواردووە لە دایکی، تازە ژەکەکەی خواردووە. خوایە چی لێ بکەم؟ ئێستا دەگەنە ماڵەوە، ئێخوام خانووە هەموو یەک دوو هۆدی بچووکە، لەکوێدا بیشارمەوە، هەموو شوێنێک دەگەڕێن. خوای پەروەردگار خستێ مێشکەوە، هەوڵی خۆت بخە کار، سندوقێک بێنە، سندوقێکی تەختەی هێنا بەقیر بهەویر بە هەر شتێک بگرتی، هەموو کونەکانی پوخت گرت کە ئاو دانەدا، لۆکەی خستە بەینیەوە بۆی کەوا ئاو نەچێتە سندوقەکەەوە. موسای مەلۆتکەی هێنا وتی خوایە گیان
هەر چۆنێ بێت لەسەر بڕین بەڵکو و ڕزگاری بێ لە ئاوا بخەین چێ باشترە لێکە لەبەر چاو ماسەری ببڕن بابی خەمە ئاوەکەوە خوا ئەمەی خست لە مێشکەوە ئەمە ئیلهامی پەروەردگارە کاتێ پەروەردگار ئەمەی خستە دڵیەوە خستە تابوتەکەوە هەموو جار کە قورئانتان خوێندەوە بیهێنە بەر چاوت ئەبێت دوجار کە ماچی موسای مەلۆتکەی کرد بێ حاڵی ئەو دایکە چۆن بوو بێ بەڕێزان بیهێنە بەر چاوتەوە کە بۆ دوجار دایک هیچ هێزێک نییە لە ڕەحمی خوا بترازێ بەقەدە دایک کۆرپەی خۆی خۆش بووە بەتایبەت کە تازە لە دایک بووە ئەبێ بیهێنە بەر چاوت چۆن لە ئامێزی گرت بێ ئەبێ دوجار چۆن ماچی کرد بێ ئەبێ کە خستێ سندوقەکەەوە و پاڵی پێوە نەبوو ئاوەکە چۆن تەماشای کرد بێ هەموو جا کە قورئان دەخوێنەوە فەرمێسک بە چاو مادێتە خوارەوە لە ئەو مەوقیعەدا هیچ شتێک لەوە حەسرەتی زیاتر نییە کە خواحافیزی لە کوڕێکت دەکەی کاکە کوڕەکە دەچێت بۆ خارج دەچێت بۆ عومرە خواحافیز بۆ خوێندن دەچێت بۆ شارێکی تر ئەو دایک و باوکانی کە بەبەزەین چۆن دەگری کە خواحافیزی لێ دەکەی جاوەرە تۆ منداڵێکی ئاوە ساوە بێدەسەڵات خستوویەتێ تابوتێکەوە بەس بیهێنە بەر چاو دەبێت چۆنی ماچ کرد بێ چۆن لە ئامێزی گرت بێ چۆن ئەو چاوانە بەدوی ئەو تابوتەدا کە بە ئاوەکەی دادا بە ئاوینی لاو دەڕوا خۆزگە دەخوازێ و دوعا دەکا یا ڕەبی خوایە بەس یەک داوام لە تۆیە یەک خۆزگەم هەیە یا ئەڵڵا ئەم مناڵم بە تۆ سپارد خوایە بەس جەماعەتی فیرعەون نەیدۆزێتەوە خوایە کرد فەقیرێک هەژارێک ئاژەڵێک درندەیەک گورگێک پڵنگێک ئەچوە دارستانێکەوە درندەیەک هەڵیگرێتەوە لەو بڕوادان بەزەی پیا بێتەوە بەس جەماعەتی فیرعەون خوایە دەستی ئەوان نەکەوێ خوایە سپاردم بە تۆ حتا سندوق لە چاور دەبێ ئەم دایکە بەس سیر دەکا مناڵ ڕۆی زۆر مەشهەدێکی غەریبە ئەم مەشهەدە قورئانیە بەڕێزان ئالەو کاتەدا خوای پەروەردگار دەفەرمێ سبحان الله ڕێک پێچەوانەی خۆزگەی دڵی دایکی موسا هاتە جێ بە خوشکەکەی وتی ڕۆڵە بە کەنارەکە یا بڕۆ بزانە دەگاتە کوێ هاتە وتی دایە ماڵمان وێران بوو یاخوذه عدو لی وعدو له لە سوورەتی خوای پەروەردگار لە سوورەتی تاها ئاەتی 39 دا دەفەرمێ ڕێک پێچەوانەی دوعا و خۆزگەکانی دایکی موسا هاتە جێ دوژمنەکەی من و دوژمنەکەی موسا هەڵی گرتەوە ئەو دەیگو خۆیان بەس دەستی پۆلیس و ئاسایشەکانی نەکەوێ ئێستا فیرعەون بۆ خۆی دۆزیوێتیەوە لە باخەکەی خۆیان لەسەر ڕووبانی نیل دانیشتووە خوا فەرمووی ئەی ئاوی نیل شەپۆل بدا کەنار بیخە کەنارەوە بی بە بەردەمی فیرعەون و ژنەکەی سبحان الله لەو کاتەدا ئێستا ئێمە دیمەنەکە لە کۆتاییە دەبینین ئەبێت دایکی موسا چەند ناڕەحەت بوو بێ خوایە من خۆزگەم دەخواست بەس دەستی پۆلیسەکانی نەکەوێ ئێستا دەستی خۆی کەوت جا سەیری وردی قورئان کەن عەدوو لی وعەدوو له دوژمنی من و دوژمنی موسا جاری وا هەیە کەسێک دوژمنی تۆیە منداڵەکەی تۆی دەستکەوێ ڕەحمی خوا لە دڵیایەتی ئامادە نییە منداڵێکی مەلۆتکەی ناوبێشکە بکوژێ دوژمنی تۆیە بەڵام دوژمنی خوا نیە ڕەحمی خوا لە دڵیایەتی فیرعەون عەدوو لی دوژمنی خوایە هەرچی ڕەحم و بەزەیی بێ و سۆز بێ لە دڵیان نەماوە ئەم جار هەیە کابرا دوژمنی خوایە کافرە بەڵام قەت ئامادە نیە منداڵێکی نەناسیە و لە بێشکەیەکە لە تابوتێکە بدۆزێتەوە سەری ببڕێ نەخێر ئەم ڕێک بە دوی تۆدا دەگەڕێ ئەم هەموو منداڵەی کوشتووە لە پێناوی ئەوەدا موسا لەدایک نەبێ ئێستا لەبەر دەستی دوژمنەکەی خوا دوژمنەکەی موسادایە یەخوذه عەدوو لی وعەدوو له پەروەردگار کاری خۆی دەکات دەست بەجێ ڕەحم و بەزەی چۆ ناو دڵی خێزانی فیرعەونەوە تخوا مەیکوژن نەیەتوانی لە قسەی خێزانی دەرچێ نەخێوان نەمان کوشت وازی لێنە دایکی موساش چاوی تاریک بووە ئەم دنیا ڕوونە بەخوا دایک بە بینینی منداڵی خۆی نەبێ تخوا کوڕە شیرینەکانم برازە شیرینەکانم کچە باشەکانم تخوا ئاگاتان لە دڵی دایکتان بێ ئاگاتان لە دڵی دایکتان بێ با دایکت چاو بە فرمێسک نەبێ دایک ئەگە ئەولادەکەی لێی دوور کەوتەوە چاوی شوێر دەبێ خوا دەفەرمێت دایکی موسا هیچی لەم سەر زەوێ نەدەبینی هیچی لەم سەر زەوێ نەدەبینی هیچ جوانیەکی نەدەبینی خوا بەزەی جۆشە چونکە ئەو فەرمی خوایە دامە دەستی تۆ فرددناه إلى أمه كي تقر عينها ولا تحزن الله قرآن چۆن ئاسوودەیت پێ دەبەخشێ لە سوورەتی القەسەس ئاەتی 12 و 13 بخوێننەوە دەفەرمێت جێڕامانەوە بۆ ئامێزی دایکی كي تقر عينها بۆ ئەوەی چاوی ڕۆشن بێ خوا قانونی گردوونی گۆڕی لە پێناوی دڵی یەک دایکە لە پێناوی چاوی دایکێکە ئەمە ڕێزی ئافرەتە لە ئیسلامدا ئەمە ڕێزی دایکە لە ئیسلامدا جێڕامانەوە بۆ ئامێزی دایکی هەر ئەو ڕۆژە بەیانی چ ناومێدێک بوو خوایە من چ دەبینم من خۆزگەی چم دەخواست و
خۆزگەکەم ڕێک بە پێچەوانەوە فیرعون هەڵی گرتوێتەوە هەر ئێستا جەلسەری لە لاشەی جیا دەکاتەوە ئەو زاڵمە ئەو مناڵێکی ئاوا لە سندوقێک خرابێت چ عەقڵێک لێ بڕێ ئەمە یەکێک نێ لەوانەیە کە فیرعون لەناو دەبە بەڵام عەقڵی فیرعونی جام کرد پەروەردگار خۆشەویستی خستە دڵی ئاسیای خێزانیەوە کە ئەم منداڵە وەکو کوڕی خۆی سیر کە خوا دەیپارێزێ پەروەردگار دەفەرمێ گێڕامانەوە بۆ باوەشی دایکی چۆنمان گێڕایەوە مەحامی چوو تەکلیفی کرد دادوەر بەزەی پێیدا هاتەوە پیاوی وەکو جەلابتان چووکتی قوربان مەیکوژە بە شتێک خوای گەورە گێڕایەوە کە هیچ عەقڵێک تەسەووری ناکا قورئانەکەیە دەفەرمێ وحەڕەمنا عەلەیه المەڕاضع هەر ئافرەتێک لەم سەر زەویەدا شیری بدایە هێنانە سەر ئەم مەلۆت کە ساوایە حەڕەمنا خوا دەفەرمێت دەمیمان قەدەغە کرد حرامە لەسەرت ئەی موسا دەم بنێی بە مەمکی هیچ ئافرەتێکەوە مەلۆتکە ئاگای لە هیچ کاکە مەلۆتکەیەکی ئاوا تا 1-2-3 ساعاتێکە لە دایک بووە نەوەڵڵ ئاگای لە هیچ نییە خوا حرامی کرد ئافرەتیان دێنا ئەو ساعاتە لە کۆشکی پاشایان مناڵی بوو هەبوو ڕۆژێک بوو مناڵی بوو هەبوو ساڵێک مناڵی بوو دانەیەک نا دوو دا 20 هەموو تاقییان کردەوە موسا دەمی نەدەکردەوە بەس دەگریا دەمی بە یەک مەمکەوە نەدەنا تا خوشکەکەی چوتی ئافرەتێک ماوە ئێوە زۆرش پرزن زۆریش دڵسۆزی کۆشکی پاشایە بە مەمنونیەوە معاشی مانگانەشیان بۆ دایکی موسا بڕیەوە ئەم مناڵە بەرە لە ماڵی خۆتان بەخێوی کە بەخوا دەمرێ لە برسانە بەس شیری ئەوی دەخوارد چاو لێ هەموو مەمکەکانمان لێ قەدەغە کرد بەس دەبێت دایکی بخوا ئەبێ بگەڕێ و بۆ باوەشی دایکت بەڕێزەکەم ئەم قورئانت کە خوێندەوە ئەم مەنهەجی ژیانە ئەوەی عەقڵی مرۆڤ ژیری پێی پێبەرە بیکە دایکی موسا نهات منداڵەکە ڕێک فرێدا تا ئاوەکەوە کاکە تابوتێکی دەوێ وەسیلە بگرە بەر تابوتێکی محکەمی جوان کە ئەو نەچێتە ناویەوە سەرەکەی جوان داپۆشی و هەناسەیەک بدە ئەوەی دروست کرد ئەوەی عەقڵ پێت دەڵێ بۆ خۆپارێزی بیکە پاشان بڵێ یا ڕەبی خوای ئەم کارم تەسلیمی تۆ کرد واللهی یەقینت هەبێت سەرەتا تۆ کارەکە زۆر بە پێچەوانەی خۆزگەکانت دەبینی بەڵام عاقیبەتەکەی بە چای خۆت دەبینی کە خێرێکی گەورەی پێوەیە ئەمڕۆ تۆ خۆزگەت هەیە خۆزگە دەخوازێ خۆزگە لەگەڵ فڵان کەسە هاوسەرگیریم بکردایە هەموو خۆزگەکەی بەس ئەوەیە هەموو دوعاکانی ئەوەیە بە نسیبی فڵان کەس بم هەیە خۆزگەی ئەوە دەخوازێ یا ڕەبی خوایە کچم زۆرە بەس کوڕێکم ببێ ئافرەتی وا هەیە باوکی وا هەیە یەک کوڕم هەبێ لە ژیان ما بەسە دوای ئەم چەند کچە هەیە بەس کچی هەیە لە خوایە بەس کوڕی هەیە خوایە ئەم جارە بەس کچێکم ببێ هەیە 4-5 مناڵی بەسەرێکەوە بۆ بەس لە پێناوی ئەوەی دوای کوڕەکان کچێکی ببێ سوبحان الله نابێ هەر پێچەوانەی ڕێیەکەی تۆ بۆ چوون و خواستەکەی تۆ هاتوۆتە جێ کەسی وا هەیە دەڵێ خوایە بەس فڵان خانوم بۆ بکردرایە لە فڵان گەڕێک هەیە دەڵێ خوایە ئەو پۆستەم وەرگرتایە ئەو معاملەیەم سەری بگرتایە ئەو پارەم بە نسیب بوویایە هەیە دەڵێ بەس لەو کێشەیە ڕزگارم بێ لە مەحکەمە هەیە دەڵێ خوایە بەس لەم سجنە بێمە دەرەوە خوایە تۆ بڵێ ڕەحمەم پێ بکەی جارش کە ڕووناکی ئەو دیوشی شەکان ببینەوە لەم سجنە بێمە دەرەوە وەک ئەو خەڵکە بە ئازاری بچمە مزگەوت و بازار هەیە تەلەبەیە دەڵێ خوایە بەس ئەو نمرەیەم بێنایە لە فڵان کۆلێج وەرگیرامایە ئەمە چیرۆک و خۆزگەکانی ئێمەن هەمومان عەوداڵی ئەوەین بەڵام وەکو دایکی موسا زۆر جار ڕێک پێچەوانەی تۆیە دەیگو خوایە خۆزگەم ئەوەیە بەس دەستی فیرعون و زاڵمەکان نەکەوێ کەچی ڕێک دەچێتە بەردەمی خۆیان والله ئێمە ئێستا بۆیە دڵخۆشین بە چیرۆکی موسا چونکە لەسەرەوە هەمووی دەبینین زەمن بەسەریا تێپەڕیوە بەڵام هی خۆمان کە پێچەوانەی ئاواتەکانمان دێتە جێ زۆر ناڕەحەت دەبین بۆ چونکە لە یەک گۆشەوە دەیبینین گۆشەکانی تری بە چاوی خۆمان نابینین بەڵام دڵنیا بە عەقڵت بخەکار پشت بەخوا ببەستە دوا ڕۆژت خێرە یا ڕەبی خوایە خۆزگەکانمان بە حەڵاڵی بە پاشی بێنێجێ یا ڕەبی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیەوە یا ڕەبی خوایە خۆمان سپارد بە تۆ منداڵەکانمان سپارد بە تۆ سەرۆت و سامانمان سپارد بە تۆ تەندروستی خۆمان سپارد بە تۆ ئێو کەسی سپاردە زایە ناکەی یا ڕەبی خوایە لەم زەمەنی فیتنە و فەساد و نەخۆشی خراپەدا خوایە خۆتمان پارێزی یا ڕەبی خوایە ئەوانەی گرفتار ڕزگاریان کەی ئەوانەی دەستکورتن بێی بەهانایانەوە یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن لەش بە ئازارن یا ئەرحەمە الراحیمین ڕەحمیان پێ بکەی لەو نەخۆشیە ڕزگاریان کەی ئەوانەی لە گرتوخانەکاندان لە سجنەکاندان یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیەوە هەر کەسێ هەر کێشەیەکی هەیە لە دانیشتوانی ئەم مزگەوتە لە بینەری ئەم وتارە لە تێگڕای ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ برایانی مسلمانمان لە هەموو شوێنێکی ئەم جیهانە دەخوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیەوە خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة
فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون